بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆمان بە بەختەوە دەزانین کە بە بەرنامەیەکی تری کرێکار دەبینە میوانی ماڵەکانتان. سەرەتا گرنگترین هەواڵەکانی کرێکاری لە حوتی ڕابردوودا دەبینین و دواتر بۆ پێشکەشکردنی تەوەری بەرنامەکە دێینە وڵاتان. کرێکارێکی کورد بەهۆی ڕووداوی کارەوە گیانی لەدەست ئەدات. حسین نەبیزادە ناسراو بە حسین شکاک خەڵکی گوندی سنگانی سەر بە شاریشنۆ ڕۆژی دووشەمەی ڕابردوو ڕێکەوتی نوێی پوشپەڕ لەسەر داربەست و لە کاتی کارکردندا دەکەوێتە خوارەوە. ناوبراو بەهۆی قورسی ئازارەکەیەوە بۆ نەخۆشخانەی شاری ورمێ دەگوازرێتەوە. پاش 3 ڕۆژ بربەرەکانی لەگەڵ مەرگ ڕۆژی چوارشەممە گیانی لەدەست ئەدات و لە شاریشنۆ تەرمەکەی بە خاک دەسپێرن. خاوەنکاری بنێشسازی وەنی سەقز هەڕەشە لە کرێکارەکانی دەکات. کرێکارانی کۆمپانیای بنێشتی سەقز لە نامەیەکدا ڕوو بە خاوەنکاری ئەو کۆمپانیایە خوازیاری دانانی نوێنەرێک لەلایەن خۆیانەوە بۆ بە دوواداچوونی داخوازیەکانیان بوون. بەڵام لە وەڵامی ئەو نامەیەدا خاوەنکاری ئەو کۆمپانیایە هەڕەشەیان لێ دەکات کە لە ئەگەری بە دوواداچوونی ئەو جۆرە خواستانە ئەو بەشە لە سەبەدی کاڵا کە پێشووتر پێیاندراوە لەمە دواپێیان نادرێت. بەهۆی وەڵام نەدانەوەی خاوەنکاری ئەو کارخانەیە یەکێک لە کرێکاران بە نوێنەرایەتی ژمارەیەک لە کرێکارانی ئەو کۆمپانیایە بۆ بە دوواداچوونی خواستەکانیان سەردانی ئیداری کاری شاری سەقز دەکات و ئەوانی لە وڵامدا بەڵێنی ئەوەیان داوە خواستەکانیان جێبەجێ بکەن و سەردانی کارخانەکە بکەن. بەڵام وەک لە هەواڵەکەدا ئاماژەی پێدراوە بەرپرسانی ئیداری کاری شاری سەقز تا ئێستا لە سەردانەکەیاندا بۆ ئەو کارخانەیە کرێکارانی ناڕازیان نەبینیوە و تەنیا چاویان بە خاوەنکاری ئەو کارخانەیە کەوتووە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کەنگای ئەلبۆرزی شەرقی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 15 پوشپەڕ نزیک 1400 کرێکاری کانگای بەردی خەڵوزی ئەلبۆرزی شەرقی هەڵکەوتوو لە ناوچەی تەرزەی پارێزگای سێمنان لە ناڕەزایەتی بەڕادەستکردنی ئەو کانگایە بە بەشی خصوصی دەستیان لە کار کێشاوە و لە حەوشەی کانگا کۆبوونەوە و ناڕەزایەتیان گرت. بەوتەی ڕەحیم عەجەم ئەندامی شۆرای کارگەرانی ئەو کانگایە ڕێکخراوی خصوصی سازی پشکەکانی ئەو کانگایە بە شێوەی 100% ڕادستی کەرتی خصوصی تواندنەوەی ئاسنی ئیسفەهان کردووە و ئەوەش نیگەرانی کرێکارانی سەبارەت بە داهاتووی کاری لێ کەوتوتەوە. ئەو هەروەها ڕایگەیان نزیکەی 1200 کرێکاری ئەو کانگایە بە شێوەی گرێبەستی کاتی لەو کانگایە سەرقاڵی کارکردن و هیچ ئەمنیەتێکی کاریان لە داهاتوودا نییە. حەقدەستی ژنانی کرێکار لە ئێران 23% کەمتر لە حەقدەستی پیاوانە. ئەشرەف بەنایی چالاکی کرێکاری نەخۆشخانەکان دەڵێت نیوەنجی حەقدەستی کرێکارانی ژن لە بەرامبەر بە نیوەنجی حەقدەستی پیاوانی هاوپلە و هاوکاریان 23% کەمترە و ئەم جیاوازیەش کۆمەڵگا بەسەر ژناندا سەپاندوویەتی. ئەو هەروەها لەو بارەوە وتوویەتی ئەو ئاستەنگە دیار و نادیارانە کاریگەریان کردوتە سەر چۆنیەتی کارکردن و حەقدەستی ژنان و بە پێی نوێترین ئامار کە ڕاگەیاندراوە حەقدەستی ژنانی کرێکار 23% کەمتر لە پیاوانی کرێکارە. ناوبراو لە درێژەدا وتی جیاوازی حەقدەستی پیاوان لەگەڵ ژنان لە بازاڕی کاری ئەو ڕۆی ئێراندا جێ کەوتووە. ڕوونی کردەوە کە ئەو جیاوازیە بە جۆرێک ڕوانگەی ئابووری بۆ پیاوان هەیە و ژنانی پراوێز خستووە و هەر بۆیەش حەقدەستی کەمتر بۆ ژنان دیاری دەکرێت. لە کاتێکدا زۆربەی ژنانی کرێکار سەرپەرستی بنەماڵن و تەواوی باری ئابووری بنەماڵەیان لەسەر شانە. زیاتر لە 50 کرێکاری پاڵاوگەی نەوتیلیان لەسەر کار دەرکران. یەکێک لەو کرێکارە دەرکراوانە ڕایگەیاندووە زیاتر لە 50 کرێکاری پاڵاوتن و بازرگانی نەوتیلیان لە مانگی جۆزەردانی 93 هەتاوی لەسەر کارەکەیان دەردەکرێن و ئێستاش کەمتر لە 10 کرێکار لەو کارخانەیەدا مانەتەوە. هەموو کارەکانی ئەو کارخانەیە کەوتۆتە سەرشانی ئەوان. ئەو کرێکارە دەرکراوە لە درێژەی قسەکانیدا دەڵێت گرێبەستی کاری زۆرێک لە کرێکارانی پاڵاوتن و بازرگانی نەوتیلیان 2 مانگەیە و هەر هەمووی ئەم گرێبەستانە تا کۆتایی پوشپەڕی ئەمساڵ تەواو دەبن. ڕووداوی کار لە کامیاران قوربانی لێکەوتەوە. کیانوژ وەیسی 35 ساڵ تەمەن خەڵکی گوندی مرواری سەر بە شاری کامیاران بەهۆی نەبوونی شارەزایی تەواو لە کارەکەی و هەروەها نەبوونی پێداویستی خۆپاراستن لە کاتی کارکردندا لە بەرزایی دەکەوێتە خوارەوە. ئەو کرێکارە کوردە پاش ئەو ڕووداوە بۆ نەخۆشخانە دەگوازرێتەوە و دوای 3 ڕۆژمانەوە بربەرەکانێ لەگەڵ مەرگ سێشەمە هەفتەی پوشپەڕ گیانی لەدەستدا.
یان لە دەستدانی ئەم کرێکارە لە کاتێکدایە کە ڕۆژی دووشەمە ڕێکەوتی نۆی پوشپەڕ حسین نەبیزادە ناسراو بە حسین شکاک خەڵکی گوندی سنگانی سەر بە شاری شنۆ لەسەر داربەست و لە کاتی کارکردندا دەکەوێتە خوارەوە. ناوبراو بەهۆی قورسی ئازارەکەیەوە بۆ نەخۆشخانەی شاری ورمێ دەگوازرێتەوە و پاش 3 ڕۆژ بربەرەکانەی لەگەڵ مەرگ ڕۆژی چوارشەممەگیانی لە دەست ئەدات و لە شاری شنۆ تەرمەکەی بە خاک دەستپێرن. کرێکارانی پۆڵای زاگرۆز لە بەردەم ئیدارەی کاریسنا کۆبوونەوە. یەکێک لە کرێکارانی ئامادەبوو لە ناو ناڕازیانی کارخانەی پۆڵای زاگرۆز لا ڕوونکردنەوەی وردەکاریەکانی ئەم کۆبوونەوەیە دوێنەوتی بۆ چەندمین جارە کە کرێکارانی کارخانەی پۆڵای زاگرۆز لە ناڕەزایەتی بە پوچەڵکردنەوەی نایاسایی کارخانە دەستیان بە کۆبوونەوە کردووە سەبارەت بەوەش کە ناڕازیان لە قورووە بەرەوستنەوە بەڕێکەوتون وتی بەڵام بەداخەوە لە پاش کۆبوونەوە ناڕەزایەکان بەرپرسانی دەوڵەتی و خاوەنکارانیش هیچ هەڵوێستێکیان بەرامبەر بە وەڵامدانەوە بە ناڕەزایەتی کرێکاران پیشان نەداوە. هەروەها وتیشی لە ڕاگەیەندراوی هەڵوەشانەوەی کارخانە کە لە ڕۆژنامەی فەرمی بڵاوکراوەتەوە ئەم کۆمپانیایە وەکو پشکی تایبەت ناسێنراوە ئەمە لە حاڵێکدایە کە ئەم کۆمپانیای لە ساڵی 1377 تا 1392 وەکو کۆمپانیایەکی پشکی گشتی سەرقاڵی کار و چالاکی بووە. ئەو هەروەها وەبیری هێنایەوە لەوەی کە ڕاگەیەندراوی هەڵوەشانەوەی کارخانەی پۆڵای زاگرۆز بە هەڵە سەردێری یەکەی پیشەیی پشکی تایبەت ناوبراوە. پێویستە تا بە پێی یاسا ئەم هەڵەیە لە ڕێگەی لە چاپدان و بڵاوکردنەوەی سەرلەنێ و بە شێوەی فەرمی هەڵگری بکرێت و تا ئەو کات دەبێت بە پێی بەندی 210 یاسای بازرگانی داواکاریەکانی کرێکاران جێبەجێ بکرێت. بەوتێ ئەو کرێکارە بە پێی پەسەندکراوەکانی دەوڵەت بەشێکی بەرچاو لە پشکی ئەم کارخانەیە سەبارەت بە قەرزی دەوڵەت بە سندوقی خانەنشینی وڵات سەرلەنوێ دراوەتەوە. ئەم کرێکارە هەروەها سەبارەت بە بارودۆخی کرێکارانی بێکار بووی ئەم کارخانەیە وتی لە مانگێک پێش نەورۆزی 93 کرێکارانی ئەم یەکە بەرهەمهێنەرەی بێکارن و لە بارودۆخێکی خراپی دابینکردنی بژێوی ژیاندا بەسەر دەبن. موچەی ئەم کرێکارانە بەس تا کۆتایی ساڵی 92 دراوە لە حاڵێکدا بە پێی یاسای بازرگانی دەبێت تا ڕێکەوتی بیستی گوڵان واتە کاتی ڕاگەیاندنی فەرمی موچەی کرێکاران بدرێت. شایانی باسە تا ئێستا هیچ وڵامێکی گونجان لەلایەن بەرپرسانی پەیوەندیدار بە داواکاریەکانی ئەم کرێکارانە نەدراوەتەوە. دوو کۆڵبەری دیکەی کورد بە سەختی بریندار دەکرێن. شەوی دووشەمە لەسەر سێشەمە هەفتەی پوشپەڕ لە ناوچەکانی وێزە و کانیەڕەشی سەر بە ناوچەی چۆمان هێزەکانی پاسدارانی سەر سنووری کۆماری ئیسلامی ئێران تەقە لە کاروانێکی کاسبکاری کورد دەکەن و دوو کاسبکاری دانیشتوی پیرانشار دەکرێنە ئامانج و لەلایەن خەڵکی ئەو ناوچەیەوە دەگوازرێنەوە بۆ نەخۆشخانە. سەرچاوەیەکی ئەمنی سنوورەکە ئاماژەی بەوەدا کە هەردوو کاسبکارە کوردەکە تەمەن 38 ساڵ و تەمەن 22 ساڵان کە دانیشتوی شاری پیرانشارن و لە کوێستانەکانی گوندی وێزەی باڵەکایەتی خەریکی کاری قاچاقی بنزین بوون و لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە سەعادێکی شەو بریندار کراون. دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان گوتی دوای گەیاندنی بریندارەکان بۆ بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی چۆمان یەکێک لە بریندارەکان گولەیەکی بەرڕانی کەوتبوو ئێسکی شکا بوو، ئەوی تریژیان گولەی بەرباسکی کەوتبوو. بەڵام لە بەرسەختی برینەکانیان ڕەوانەی نەخۆشخانەی ئێمەرجنسیمان کردن لە شاری هەولێر. 38 ڕۆژ لە مانگرتنەکەی ڕەزا شەهابی تێدەپەڕێت. ڕەزا شەهابی چالاکی کرێکاری بندکراو لە زیندانی ڕەجایی شاری کەرج پاش ئەوەی کە بەبێ هیچ هۆیەک لە زیندانی ئێڤینەوە دەیگوازنەوە بۆ زیندانی ڕەجایی شار دەست ئەداتە مانگرتن لە خواردن. ڕەزا شەهابی لە یەکەمین ڕۆژی گواستنەوەی بۆ زیندانی ڕەجایی شار واتا ڕێکەوتی 11 جۆزەردان تا بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بەردەوامە لە مانگرتنەکەی. یەکێک لە کەسانی نزیک بە ڕەزا شەهابی بە هێرانەی ڕاگەیاندووە کە ناوبرا و کێشی زۆر دابەزیەوە بەهۆی ئەوەی کە دەبێت دەرمانیش بخوات بەهۆی بوونی نەخۆشینی دیکە دۆخی تەواو کەوتۆتە مەترسیەوە. یەکێک لە داواکاریەکانی ڕەزا شەهابی بۆ دەسەڵگرتن لە مانگرتنەکەی گەڕاندنەوەیەتی بۆ شوێنی زیندانی کراوی پێشووتری. یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامی تا ئێستا بەس لەسەر کاغەز یاسایە و زۆر جار بەرگەکان جێبەجێ ناکرێن. کەم نین ئەو بەرگانی کە لە یاسای بنەڕەتیدا هەیە و تا ئێستا جێبەجێ نەکراون. لەوانە ئەسڵی 12، 15 و 19 یاسای بنەڕەتین. بەرگەی لەم چەشنە بۆ پشتیوانیکردن لە شارۆمەندان بە گشتی و کرێکاران بە تایبەتی زۆرن. لە یاسای بنەڕەتیدا باسی ئەوە کراوە کە کرێکاران مافی ئەوەیان هەیە بۆ دەستەبەرکردنی مافەکانیان سندیکا و ڕێکخراوەیان هەبێت. بەڵام ئەبینین کە چالاکانی کرێکاری زیندانی ئەکرێن و بەر بە ڕێکخراوە بوونیان دەگرن.
بابەتی بەرنامەی ئەمڕۆمان بەرگە یاسایەکانی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیە سەبارەت بە کرێکاران. میوانی بەرنامەکەمان بەڕێز عەبدوڵای سۆهرابی نوێنەری پێشووی مەریوان و ساڵاوە لە مەجلیس و هەروەها بەرپرس و خاوەن ئیمتیازی حەوتونامەی داخراوی ڕۆژهەڵاتە. پرسیاری سەرەتاییمان لە بەڕێزیان ئەوەیە کە ئەو بەرگە یاسایانەی کە لە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا بۆ پشتگیری لە کرێکاران هەیە چییە؟ بەپێی یاسای کار یعنی لە وەزارەتی کار و ئومور ئیجتیماعی بڵێن لەوێ قانونی کار هەیە بە قەولی خۆیان لەوێ کمیتەیەکی هەیە دانراوە کە ئەو کمیتە ئەگەر حەقی کاریگەر لە تەرەفی کارفەرماوە بخورێ زوڵمی لێکرێ ئەتوانێت ئەو کاریگەرە پەنا ببا بە ئەو کمیتە کە لە وەزارەتی کارە بەپێی ئەو قانونە کە هەیە هەم لە قانونی ئەساسیەوە هەم لە قوانینی عادیە ئەوێ ئەو کمیتە ڕەسیدگی بکە. بەڵام کێشەی کرێکار لە ئێرانە قانون نییە، قانون هەیە، ئەو کمیتەشە هەیە. کێشەی کرێکار لە ئێرانە ئەوەیە کە ئیتحادیە یعنی یا سەندیکای کرێکاران بەو شێوە کە نوێنەرانی کرێکاران لەوێ بەشدار بن و لە مافەکان یان بەرگیریکەن ئەوە نییە. سەندیکا و تەشکیلاتێکی کرێکاری ڕێکخراوەی کرێکاری کە بریکێ بێ لە خۆیان و لە مافەکانیان بەرگیریکە لە بەرامبەری کارفەرماوە لە بەرامبەری دەوڵەت و ئەوە نییە. ئەگینا من پێم وایە قانون هەیە و مقرراتی کە خودی دەوڵەت بەرپرسیە هەیە، کمیتە هەیە لەوێ شکایەتکەن. بەڵام بەگشتی ئەو سەندیکا و ڕێکخراوەی کرێکاریە کە لە هەر کوێنەی دنیا لە کاتێکە حەقی کرێکار ئەڕواتە ژێرپرسیارەوە یا لە کاناڵی کارفەرماوە نادرێ ئەو سەندیکا فشار دێنێ ئەوە خۆی دەسەڵاتێکە، دەسەڵاتێکی غەیر دەوڵەتیە کە لە نوێنەرانی کرێکاران بەدیتێت. ئەوە نییە باوەڕی من لە ئێرانە کێشەی کرێکاران زۆرترینی ئەوەیە. ئەو هۆکارانەی کە دەبنە بەربەست بۆ ئەوەی ڕێکخراوە کرێکارەکان دروست ببن چین؟ بەڕای ئێوە کرێکاران نیان هەوێت خۆیان ڕێک بخەن یا یاسا ڕێگرە؟ پێم وایە ئەوە ئیتر باسی سیاسیە زۆرتر، هەر وەکو ئەوە کە ئێمە بەداخەوە لە ئێرانە حیزبی سیاسی بەو شێوەی کە کاناڵیزە بێت، بەو شێوە ئەکتیڤ بێت، بەو شێوە ناسنانەیەکی بێت نیمانە ئەویش هەر بەو شێوە بیر بڕوای من زۆرتر گیر و گرفتی سیاسیە، چون ئەوە وەکو دەسەڵاتێ عەرزیابیەکرێ لە بەرامبەری کارفەرماوە لە بەرامبەری خودی دەوڵەتەوە. بۆیە لە حەقیقەتە ئەتوانم بڵێم کێشەیەکی سیاسیە. نیگەرانی ئەوەن کە ئەو سەندیکاوە ئەو ڕێکخراوەی کرێکاریە ببێ بە دەسەڵاتێ لە ڕوبەڕووی دەسەڵاتی دەوڵەتە. ئەو بەرگە یاسایانەی کە لە نێو یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا هەیە بۆ پشتگیریکردن لە کرێکاران تا چەندە لەگەڵ یاسا نێونەتەوەیەکاندا دێتەوە؟ ئەڵبەت من ڕاستی ئەلعان وەکو لە جوزئیاتی یعنی دقیقی چونکە خۆم ڕشتم حقوق نییە و ئەوانەی لەبیرم نییە گشتی حاڵەکانی بەگشتی
ئەوەی ناتوانم دقیق ئەو بەرامبەریەکەم ئەو مقایسەکەم لەگەڵ قانونی بینالمللیە بەڵام بەگشتی ئەگەر لێکۆڵینەوەیەکم ببێ لە فەصلی حقوقی میلەتە لە یاسای بنەڕەتی ئێرانە ئەو تقریبا ئەو حقوقی میلەتە تا ئەندازێ بەیان کراوە لە فەصلی حقوقی میلەتە کێشە لە قانون گوزاریەکە نییە زۆرتر کێشەی ئێمە لە ئیجرای قانونەکەی هات لەوەیە هات کە قانونەکە جێبەجێ ناکرێت یعنی لە سەرنجام ئەگەر جەمەندی کەم ئەگەر کۆیکەمە باسەکە لە پرسیارە ئەوەیە دوو کێشەمان هەیە یەکێ بەڵێ لە بڕێ لە خاڵەکانە کە بەحسی حاکمیەتیە بەحسی ئیدۆلۆژیکە بەحسی سیاسیە ئەوە تعریف کراوە کە ئەشێ لە چوارچێوەکە بێت نظامێکی سیاسی ئیدۆلۆژیک بەرپایەی مەذهبی شیعی ئەسنا عەشەری ئەوە ناوبراوە بەو شێوە کە هەموو ئاگادارن ئەوە یعنی لە حقیقەتە ئەوە قەید و بەندێکە لە قانون ئەساسی هاتە بەو شێوەیەکی نظامێکی سیاسی ئیدۆلۆژیک عقیدەتی ئەوەی هەیە بەڵام سەرڕای ئەوە هەر لە نێو قانونی ئەساسیە فەصلی حقوقی ملەتی هەیە کە تقریبا حقوقی ملەتی تیا هاتووە مثلا بۆ ئێمە بۆ نەتەوەکان بۆ نەتەوە بندەسەکان وەکو کورد وەکو نەتەوەکانی تر مثلا هاتووە کە ئەسلی نۆزە یعنی هەموو لە بەرابەر قانونا یەکسان هەموو شاروەند دەرەجەیەکن ئەسلی پانزە هاتووە هەموو ئەتوانن بە زمانی زمانی دایکی بخوێنن بنووسن ئەسلی دوانزە هاتووە ئەسلی 21 و 22 هاتووە ئەمانە بەیانی کردووە یعنی پەڕادێکی زۆر حقوقی ملت لەوێ بەیان کراوە بەڵام کێشەکە لەوەیە هەیە کە ئەو خاڵانە یاسای بنەڕەتیە جێبەجێ ناکرێت هەر وەکو ئەسلی 15 هەر وەکو ئەسلی 12 هەر وەکو ئەو پرسیاری ئێوە ڕاجی بە کرێکاران کە کرێکاران پێم وابێ لە قانون ئەساسیشا بەڵێ هاتووە کە ماسی ئەوەیان هەیە کە ڕێکخراوەیان هەبێ سەندیکایان هەبێ خۆ ئەوەی جێبەجێ نەکراوە ئەڵبەتیکە من دقیق خاڵەکانی لەبیر نییە بۆ کرێکارەکان دقیق کامە وەلێ بگومانم بڕوای من زۆربەی ئەوانە هاتووە کێشەی زۆرتر ئێمە بۆ کرێکار و بۆ بەتایبەت بۆ میلەت بەگشتی ئەوەیە تەقمێ لە خاڵەکانی یاسای بنەڕەتی ئێران جێبەجێ ناکرێ ئیجرا ناکرێ سەرڕایەوەش ئەڵبەت خاڵایەکی هەیە ئەوە نظامی لە چوارچێوەی حاکمیەتی ئاوا تعریف کردووە کە نظامێکی ئاوایە سیاسی ئاوایە مذهبی ڕسمی شیعە ئەسنا عەشەریە و بەعضێک ڕەئیس جمهور کەوابوو ناتوانێ مەسەڵەن غیرە شیعە ئەسنا عەشەری بە پێ ئەو یاسا ئەوانە هاتووە ئەوە جیا بەڵام ئێمە ئەگەر لە نێو خۆیشۆ زۆر جار بەحسەکەین لەگەڵ حاکمیەتە یەکین کاکە تۆ لە حەدەقەلی بێ هەر ئەوانەی وا خۆت تەسیبت کردووە و عەسڵی 15 عەسڵی 12 عەسڵی 19 و یاسای بنەڕەتی ئێرانە خۆدان پێ ئەڵەن میساقی ملی بێ هەرەوە ئیجرا بکە ئەوەیش جێبەجێ ناوێ باس لەسەر ئەوەیە بە لەبەرچاوگرتنی بارودۆخی ئیستای ئابووری ئێران و هەروەها داخرانی یەک لە دوای یەکی کارگاکان ئەبێت چی بکرێت کە لە یاسادا بایەخی زۆرتر بدرێت بە کرێکار لە بەرامبەر خاوەنکاردا و هەروەها بەرگری بکرێت لە زیندانیکردنی چالاکانی کرێکاری من پێم هەر کرێکار یا غەیری کرێکار ئەگەر باسەکەی تۆز بۆی سیاسی لێبێ ئەوە خەتی سوورە ئەگەر کرێکار من پێم وابێ لە ئیمڕۆی ئێرانە بۆ ئەوەی بە مافەکانی بگات مافەکانی مافی سنفیە مافی سیاسی نیە ئەو دەسەڵاتی ناوێت کرێکار ئەوێت حەقی بیمەکەی بدرێ حەق زەحمەتەکەی کرێکەی ئەو شێوە کە خەرجەکانی دابین کە بلە ماڵەکەی بەڕێوە ببا ئەوەیە تێ بدەن سنفیە یعنی لە واقع سیاسی نییە هەر شێوەی سنفیە و هەر بەو شێوە
بە شێوەی مەدەنی بە شێوەی سنفی دوور لە شعاری سیاسی بەو شێوە پێگیریکەن باشتر بە مافەکانە نەگەن ئەگەنا ئەگەر ڕنگ و بۆی سیاسی بێبن ئەو حەقیشەوە ئەدێتیان ئەویش لە پاڵەوە ئەفەوتێ تەفەوتاوە کارفەرما ممکنە حەق بیمەکەی بۆ نەدا ممکنە ئەو حقوقا کە ئەبێ هەر مانگ یا هەر حوتە یا هەر ڕۆژ بیدا نەیدا ئەوە هەیە معموڵەن حاکمیت کارفەرما بەسەر کرێکارە هەر بوو و هەر هەیە وەڵان لە سیستم غەربیشە هەر تا ڕادێک هەر بەردەوامە ئەو واقعیەتێکە کەوا بوو ئەم ئەکرێمان بە شێوەی سنفی ئەو حەقیانە بە شێوەی حقوقی لە حقیقەتا داوای لێکەن ئەگەر پەیوەندی بن بە کێشەی سیاسی گشتیەوە کە ئەوەی تر ئەو حەق خۆشانە هەر وەکو هەمیشە پایەماڵە بڕوای من هەر بەو شێوە پێشتر ئاماژەم پێ کرد مافی کرێکاران ئەبێت لە چوارچێوەی ڕێکخراوە کرێکاریەکان و سەندیکاکان و دیفاعی لێ بکرێ چون لە ئەساسا لە سیستمی سەرمایەداریە هەمیشە لە نظام کاپیتالیسمە هەمیشە کارفەرما ئەوێت لە کرێکار زۆرترین کار وەربگرێت کەمترین مافی پێ بدا ئەمە باسێکی مێژوویە اقتصادی ئێرانیش هەر بەو شێوەیە لەگرا ئەوەی کە بەشی دەوڵەتە یا بەشی خصوصیە یعنی شرکەتی خصوصیە کارفەرمای خصوصیە کارگایەکە کە خصوصیە ئەویش زۆرتر چون منافعی خصوصی ئەو کارفەرما ئەوەیە کە هەرچی زۆرتر کار لە کارگەرەکە کێشێت و کەمتری پێ بدا مەگەر ئەوەی کە بە شێوەیەکی نظامێکی دموکراتیکە قانون ئەگەر هەیە هەر بەو شێوە باسم لێکرد ئەو قانونە ئەو قانونکارە کە 8 ساعت کار لە ڕۆژا بێ ئیتر 10 ساعت بێت 12 ساعت نەبێ هەر ساعت چەند بێت ئەویش تازە کێشەتر کە هەیەەوە زۆر مهمە ئەوەیە کە قانون شتێکە کە ممکنە ساڵهای پێشوو تەسیب کراوە بەڵام ئیستا شرایطی اقتصاد گۆڕاوە هەر ساڵ تەوەڕمە هەر ساڵ گرانیە ممکنە ئەو قانونە بەڵێ نیازی بە دووبارەکاری بێت ئیسلاح بێت ئەوانە هەمووی کێشایەکە یعنی ئەگەر بن کۆی کەمە باسەکە یەکەم ئەو قانونە ئەبێت بە ڕۆژ بکرێ بۆ کرێکاران یعنی قانونی کە ممکنە هی زووتر بێ هی زمانە بێت کە ئەسەن شرایەتی کار جیاوازە لەگەڵ ئێمڕۆوە ئەو تەکنۆلۆژیەوە ئێمڕۆ کەڵکیلێگن ئەو شرایەتکارەوە ئێمڕۆ هەیە ئەو تەوەڕم و گرانیەوە ئێمڕۆ هەیە ئەو کاتە نەبووە ئەو کاتە لە ڕوانگایە تۆ تماشایان کردووە قانونکار کەوابوو قانونی کار ئەبێت بە ڕۆژ کرێ یەک بە ڕۆژ کرێ بۆ کرێکاران بە پێی پێویست وەکو ئێمڕۆ قوانینێکی دموکراتیک بێ عادڵانە بێ کە حاکمیەتی کارفەرما بەسەر کرێکاران نەبێ حەقی مەحفوظ بێ ئەوە بە ڕۆژ کرێ بێگومان ئەوە پێویستە دوو کە بە ڕۆژە کرێ وەکو قانونێک کە زووتریش ئیجرا نەبووە ئەم کاتە ئیجرا بکرێ سێ بۆ ئەوەی کە کەسێک ناظر بێ بەسەر ئەو قانونە و ئەگەر ئیجرا نەکرا داوا بکرێ بۆ ئەو قانونە و بەرگری لێ بکرێ ئەو سندیکا و ئەو ڕێکخراوەی کرێکاریشە فعال بێت ببێت کە لە هەر کاتی ئەو قانونە ئیجرا نەکرا و حەقی ئەو کرێکارە بە فیڕۆژ لەو کاتە ئەو سندیکا و ئەو ڕێکخراوە دیفاعکە لەو کرێکارانە کە کاکە ئەو قانونە بۆ ئیجرا ناکرێ ئەش ئیجرا بکرێ یەکێک لە کێشە سەرەکیەکانی کرێکاران لە ئێران لانیکەمی حەقدەستە کە لەسەر ژیانی کرێکاران کاریگەری زۆری هەیە ئەم بابەتە لە یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا چۆن سەیریەکرێت؟ لە قانون شتێکی گشتیە شتێکی کولیە بە پێ قانون وایە کە بەڵێ ئەگەر لەسەر مانگە
دقيقا ئەو پارە بدرێ قانون تەبیعەتەن واڵێ قانون کۆن ناڵێکە پوڵەکەی نەدرێ یا کەمتر بێ بەڵام هەر بۆ شێوە ئاماژەم پێکرد ممکنە ئەو قانونە ئیتر واردی شرایطی جوزئیات نەبووە کە ئەم ساڵ تەوەڕم چەندە قار چەند بوو ساڵ ئاینده چۆن دەبێ ئەوە بە پێی ڕۆژ ئەو قانونە ئەوەیە بەیان نەکردووە بەو شێوە ئەوە لە ئایننامەی ئیجراییە لە بەخشنامەی دەوڵەتە خودی دەوڵەت قانون مەجلس دایدەنێ یا قانون یاسای بنەڕەتیە یا قانونێک کە نمونێنەرانی مەجلس دایدەنێن بەڵام ئەوەی کە ئیجرای بکات دەوڵەتە دەوڵەت خۆی ئەتوانێت ئەبێ ئایننامەی بۆ بدانێ یعنی شێوازی پێبەجێکردنی ئەو قانونە ئەبێ دەوڵەت دایبنێ کە نرخی تەوەڕم چۆنە حەدی ئەقەلی معیشە دەستێت چەند بێت خەتی فەقیری چەند بە لە جامعە ئەمە دەوڵەت مەسئولی ئەوەیە لە چوارچێوەی ئەو قانونە بەڕێوە کە بەداخەوە لە جامعەیەمە بەهۆی ئەوەی کە تەوەڕۆمان هەیە هەر ساڵ و هەر ڕۆژ و هەر مانگ ئەوەیە کە ئەو پارەیشە ئەگەر بدرێ لەسەر برجا زۆر کات نیازمەندەکانی ئەو بنەماڵی کرێکارە دابین ناکە ئەوەیە کە مەسئلەیەکی سەرەکیە و گرنگە دووهەمیش ئەوەیە کە زۆر جار بەهۆی گیر و گرفت ئەو کۆمپانیاوە یا ئەو کارفەرماوە ئەو شوێنەکە کرێکارەکە کارەکە یا پوڵی نییە یا نایەوێ بیدا ئەسان زۆر جار بە تەخیر و کرێکەیان نەدەن زۆر جار پێشاتوە چەند مانگ بە تەخیرۆ ئەوەیش کێشێکی ترە کە بەداخەوە ئێمە هەمانە. بینەرانی بەڕێز زۆر سپاسدانەکەین کە تام کاتە لەگەڵمان بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر ماڵاوە.